خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەد و بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆلەوە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدان پێشکەش دەکەین دەخوازیین کام ڕۆژ سەرجەم بڕگو و بابەتەکانمان جێگی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازان فڵای خواتان لێبێ بەختەوەر و ئاسوودە بن بانیتان باش ئەم ڕۆژ کۆمەڵی گەورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ هاوکارت دانیار بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لەم وەرزەیە ئیدی باسی بەرهەمە کوردەواریە پاییزیەکانەوە لە ناویشانە بابەتێکی کوردەواری زۆر گرنگ هەیە کەویش بنێشتی دارەبەنە یاخود بنێشتی کوردی ئەو بنێشتەی لە داری دارەبەن یاخود داری قەزوان داری وەن بەرهەم دەهێنرێ بزانین چ سوودێکی تەندروستی دەبێت بۆ جەستەی مرۆڤ و ئەو ڕێکارانە چین ئێمە بتوانین بنێشتێکی خاوێن لە دارەکە دەربێنین و هەروەها چۆن سوودی لێوەگرین بابەتێکی دەوێت دووادارین سوودی هەبێ بۆتان چۆن توانین سوود لە بەرهەمە کوردیەکان بە دیاریکراوی بنێشتی کوردی وەربگرین بۆ بواری تەندروستی و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانمان. وڵازان تەوەرێکی دیکەمان هەیە کە باسکردنە لە پرۆژەیەک بە ناونیشانی نوێژ ڕۆشنایی چاومانە کە لە پارێزگای هەولێرم پرۆژەیە جێبەجێکراوە زۆرێک لە بانخواز و مامۆستایان ڕاهێنان و فێرکردنی قورئان و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشکەش بە منداڵانیان کردووە بە تایبەتی تر فێری نوێژیان کردوون لەو بارەیەوە تەوەرێکمان دەبێت کە بزانین ئەم پرۆژانە تا چەند گرنگی و بایەخیان دەبێت بۆی کە منداڵان مێرمنداڵان ئاشنا بن بە چۆنێتی ئەنجامدانی نوێژ و وەروها لەگەڵ ئەم بابەتانەشدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردون دەخوازین کە بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بڕگە و بابەتەکانمان. وەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. وڵازان خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە سوودەکانی بنێشتی کوردی دەکەین کە ئەم بنێشتە لە جۆرە شیلەیەکە لە دارەبەن بەرهەم دێنرێت وەروەها چەندین سوودی هەیە و بە چەند شێوازێک سوودەکانی هەیە لەوەی کە ئاوەکەی و هەروەها بە بنێشتی تاڵ و بنێشتی شیرین کە کۆمەڵێک سوودی بۆ تەندروست دەبێت گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز ئیبراهیم قادر شارەزای یادەرمانی کاک ئیبراهیم زۆر بەخێر بین. زۆر سپاسانەکەم. سپاس دەرفەتە. کاک ئیبراهیم ئەگەر دەستپێک باز لە بنێشتی کوردی بکەین چۆن دروست دەبێت و چۆن کۆ دەکرێتەوە بۆی کە بینەران ئاشنا بن بە کۆکردنەوە بە زانیاری لەسەر و بنێشتە. بەناوی خوای گەورە طبعاً داری قەزوان کە دوو بەرهەم بەرهەمەیەنێت یەکێکیان کە قەزوانە ئەوی کەشیان کە بنێشتە. طبعاً بنێشتەکە مادەیەکی سەمغی ڕاتینجیە پێش پاییز ئەوەی بۆ ئەکرێ یعنی بریندار ئەکرێ دارەکە و بە قوڕ کوچەڵی بۆ دروست ئەکرێ و لە بەشی بەیانیانە لە کاتی زۆر فێن کە ئەوێ کۆکرێتەوە چونکە کاتێک گەرما بوو ئەو مادەیە ئەوەندەش لەبێ و
بەدەستەوە یاخود بە هەر شتێکەوە بنووسێت لێبوونەوەی تۆزە زەحمەتە یاخود بە زەیت یاخود باشترین و سەلامەترین شتەوەی بە زەیت لێکیتەوە یا بە نەوت یا بە هەر شتێکیکە لەبەر ئەوە ئەگەر بیت باسی ئەم دارە بکەی بە عەرەبی پێوترێ بەطم بە قەزوانی شەوترێ حەبەت الخەضراء بنێشتە تاڵ یعنی لە بواری چارەسەرە سوودی زۆر زۆرە بۆ مێژوەکەشی حتا یۆنانیەکان و فرعونەکانیش بەکاریان هێناوە بەڵێ چاینی و هندیەکانیش ناسیوانە ئەمەش بەشی زۆرە ئەگەر بچیتە ئەو بوارەوە یعنی بەشی زۆرە مەسەلەن سەمغی عەرەبی هەیە لەناو عەرەبا زیاتر ئەم دارەیان هەیە هەر ئەوانش پێڵێن بنێشتە تاڵ یاخود پێڵێن عەلەق مڕ باشە چونکە ئەمانە ئەم دارە کە برینارەکەی ئەو مادە سەمغیە دێتە دەرەوە هەمان دار لای ئەوان بەس تۆزێک شکل و شێوە و شتی جیاوازە لە مواسەفاتی عیلاجی و لە بەکارهێنانە زۆر نزیکن لە یەکەوە هەتا داودی ئەمتاکی لە تەذکیرەیە باسی کردووە کە سەمغی عەرەبیە بە لوبانێت دەکەر لە ناو ئەبرێ کە چەندێک سوود و قازانجی هەیە انشاءالله بە تەفسیل باسیەکەین زۆر باشە ئەو بڕینی یاخود ئەو کەلکردنی ئەو قەدی دارە لێ بزانی بێش ینی جیاوازتر بێت چۆن دەبێتەوە حتمما طبعا بێ ئەوەن دەبێت کە توێکڵی یەکەمی ببڕی و توێکڵی دومی بە حاڵ بەڵێ دەرکەوێ بەو شێوەیە نەکوچی وە دارەکە تەواو عەزێت بی وای لێ بکەی کە تەئسیری خراپی بۆ سەر دارەکە هەبێ ئەنجام ماوەیەکی زۆریشی پێچێ هەندێک جار مانگێکدا ئەنرێ و کوچەڵەکان جێ ئەهێڵڕێ و دوایە لە کاتی فێنکی بەیانیانە لێ ئەکرێتەوە زۆر باشە کاک ئیبراهیم پێکمان کۆمەڵێک بنەماڵەی دار هەن وەکو داری قەزوان داری تقریبا بەڕوژ داری سنەوبەر کۆمەڵێک داری تر ڕەنگە سەر زۆر بن ناوەکانیان هەمووی بڵێ زۆر درەنگ گەورە دەبن واتە دەبین دارێکی قەزوان ڕەنگە 20 ساڵی بوێ تاقەدەکە یەک تۆز ئەستور بێ گەورە ینی چڕیەکی باش لەداودا ئەم بنەماڵە دارانە بەگشتی ئەو شیلەیە کە لەوێ ئێتە دەرەوە کە بە تایبەت بنیشتی کوردی ئەگەر بووی بینەران پۆلێنێک بکەین باشتر لە مەبەستەکەمان تێبگەن ئەو سوودانەی لە بنیشتی کوردیە هەیە یاخود لەو شیلەیە وەرەگیرێ ڕەنگە پێویست بێت پۆلێنێک بکەین ئایا هیچ گۆڕانکاریەک پێویستە لەسەر ئەو شیلەیە بکرێ یاخود بە خامی چۆن سوودی لێ وەرەگیرێ دوای گۆڕانکاریەکە چۆن هەر خودی شیلەکە هەمان دەوری هەیە یاخود بەرهەمی قەزوانەکە توێکڵەکەی گەڵاکەی کۆمەڵێک ئەگەر ڕوونکردنەوەی ورد ئاوا بە پۆلێن کراوی سەرەتا حەزەکەم باسی قەزوانەکە خۆی بکەم خودی قەزوانەکە چونکە قەزوانەکە بەری لە ماڵانە بەکاردێ وەکو شتێکی بۆن خۆشکەر و تام خۆشکەر و چێش لێوەرگر و سوودێکی باشی هەیە کە بەکاردێ مەسەلەن لە کوردەواری خۆمانە دۆ ئەکەن تێ ئەکەن ماستاو ئەکەن تێ ئەکەن ئەوجا ئەگەر بۆ تەسبیحیش بەکاردێ کە تەسبیحی زۆر ئەوە گرانبەهای لێ دروستەکرێ بەعزێکیان دوای ئەوە گەربەی باسی گەڵاکەی بکەی گەڵاکەی زۆر سوودی هەیە چونکە زۆرترین سوودی لە بنێشتەکایە ئەخیر باسی بنێشتەکەکەین ئەگەر بێ گەڵاکەی بکوڵێنی زۆر بیکوڵێنی هەتاوەکو خەستە بێتەوە لە هەر وەرزەی کابێ کێشەی نییە کوڵانی و دەگەڵاکی زیاتری لە وەرزی پاییزە بۆچی ئەو مادە سوود بەخشانەی لە خۆیان کۆ ئەکاتەوە باشە لە پاییزە ئامادەیە بۆ ئەوەی کە سوودی لێوەرگری ئەگینا لە هەموو کاتێکە سوودی هەیە بەڵام باشترین سوود و زۆرترین سوودی لە پاییزایە کاتێکم گەڵایە لێکەیتەوە کوڵێنی خەسەکەیتەوە وەکو نیمچە دۆشاوێک بەکاری ئەهێنی بۆ برینی پێست بۆ خورانین بۆ کڕێش بۆ سەدەف و ئەکزیما یەکێکنە لە دەرمانە زۆر کاریگەرەکان ئەگەر بڵین ئاژەڵیش بێبەش نەبووە لە سوودی قەزوان کاتێک کە ئاژەڵەکان تووشی کێشەی پێست بوون یاخود برین بوون یاخود پێ ئەوترێ گەڕی تووشی گەڕی بوون لە کوردەواری خۆمانە بەم گەڵای بنێشتە چارەسەر کراوە هەر بۆ پشگیری قسەکەی جەنابەت کاک بەڕاستی منەمەم هەر بە حەی خۆم بە چاوی سەر بینیومە با بڵێن گوێدرێژێک قات پشتەوەی زامار بوو لەگەڵ مامم بووین ئەحمەدی مامم یعنی بینیمان دار قەزوانێک لە ناو باخەکەیەمە هەبوو زۆر بە تەمەن و گەورە بوو بەسەر زامار بوو ئەزێدرا بوو پشتی خۆی دەخوران بە دارەکە و خۆی بێوێ بنێشتەکە خۆی بیلکێنێ بەخۆیەوە یعنی من ئەمە بۆت باسەکەم ساڵی 1970 ینی پێم سیر بوو یعنی شتێکی زۆر ئەمانزانی یعنی قەزوان سوودی هەیە
يعني أمش بيني ومقوم براستي وأعطى كل شيء خلقه ثم هدى يعني براستي إما أزانين دروست کراوەکانی خۆی تەعالا هیچ نقصانێکی تیان نییە کاتێک کە هەر چی شتێک لەسەر زەویە هەیە بە بوونەوەرەوە کە بە حەی و جەماد و ئینسانەوە هەمووی خۆی گەورە هیدایەتیاوە ئەوە نیە لە قورئانە خۆی گەورە فەرمێ هەر شتێ لەسەر زەویە زیکری خواکە یادی خواکە بە جەماد و بە ئینسانیشەوە جا ئەم ئاژەڵانەش خۆی گەورە هیدایەتیاون فێری کردوون یعنی کاتێک کە ئەو کەوەشکە برینارەکرێ بەهۆی دەستی مرۆڤ یاخود بەهۆی شتێکی ترەوە ڕێک بە دەنووکی ئەچێ ئەو بنیشتەتاڵە هەڵەگرێ و ئەیخاتە سەر برینەکەی یعنی ئەمە سیر نییە بەڵام بەڵێ ئەتوانی بڵێ سیر و یا سەیریش نییە بەس ئەگەر تەواو لێی تێفکری ئەزانی کە ئەمانە هەمووی دەستکردی خۆی تەعالایە و بەم شێوە ڕێک و پێکە نە هیچ دروستکراوێکی ئیهمال نەکردووە خۆی تەعالا کەواتە باسمان لەوە ساڕەشکردنی برین کرد باڵێن باس لە بنێژ یاخود کوڵاندنی گەڵاکێ بکەین بۆ ساڕەشکردنی برین یعنی ئەو زانیاریانە چین کە وا دەکەن یان چی معلوماتێک هەیە بۆ ئەم بنێشتە توانێت ئەم زاما ساڕەش بکە تووشی میکرۆبی ناکات تووشی بەکتریای ناکە خۆی ئەنتی ڤایرۆسێکە ئەنتی بەکتریایەکان بۆ زۆر جارە بینین ئەم مادە کۆمەڵی مادەی بەهێزی تایە کە ئەنتی ئینفێکشنە کە مادەی ڕاتینجەکان دائما مادە سەمغیەکان بۆ برین بۆ ئیلتیئامی جڕوح بۆ ساڕێشکردنی برین سوودیان زۆرە ئەنجا خۆی معقیمیشە پاکەرەوەشە یعنی هەتا ئەتوانی ئەو ئاوی بنیشتەتاڵ لە کاتی نەبوونی تاقیم ئاوی بنیشتەتاڵەکە بۆ تاقیم بەکاربێنی چۆن ئاوی جاترەمان باس کرد کە بەکارێنی بە هەمان شێوە ئاوی بنیشتەکەش توانی بەکاربێنی زۆر باشە کاک ئیبراهیم ئەگەر باز لە شێوازەکانی بکەین کە کاتێکە لێ دەکرێتەوە بە قەدیدارەکە و دێن دەیکوڵێنن ئەگەر ڕاستەو خۆ بیخۆی چ سوودێکی دەبێت گە دوای کوڵاندن بێت چ سوودێکی دەبێت ئەمانە چۆن نییە ئەگەر بیت ئەم مادە سائلە شلە بینیت ئێمە کە بە بنیشتەتاڵ بە حازریش هەیە کە یەکێکە قسەکەش پێێت دیپێمێک لەسەر شاشەکە هەر لەگەڵ قسەکانی بەڕێستا پرۆسی لێکردنەوە چاکردنەوەکەی دەبینی بەڵێ سوودیش لەوە دەستان خۆش بێ جا ئەم بنیشتە کە بەم شێوە لێ ئەکرێتەوە هەر لەوێ ئامادەیە بۆ بەکارهێنان وەکو من زۆر جار ئەو نمونەیەنمە وەکو هەویرێکی کابانە یا وەستایە وایە بتوانێت چی لێ دروستکە بە پێی علم و زانستی خۆی بە پێی تەجروبەی خۆی بە پێی وردەکاری و ئەو شتانی کە یعنی زانیاری لەسەری هەیە ئەر ئەم بنیشتە لێوە ئەتوانی بەکاری بێنی بەڵام وەکو عەرزمان کردی لەو کاتەیە بە دەستەوە ئەنووسێت تۆزێ زەحمەتە بەکارهێنانەکەی کە یەک تۆز گەرم بوو ئەوەندەش لە بێتەوە معاملەی سەختە بەڵام یەکێکە لە بازرگانیە گەورەکان لە بیرتان نەچێت کە بازرگانی زۆر گەورەی پێوە ئەکرێ هەم بنیشتەتاڵ هەم لبان بەکەر کە وتمان لە مواصفات زۆر نزیکن لەیەکەوە ئەم بنیشتەتاڵە ئالوە بە شێوەیەک بۆ هەر بۆ بینەرانیش کە بتوان بەکاری بێن و ناڕەحەتیان نەکا و ئاسان بە بەکارهێنانەکەی ئەیەنی سینیەک هەندێک ئاوی ساردیەکەیتە سەر و ئێڕژیتە سەر هەر ئەو بنیشتەتاڵی کە ئێمە باسی خامەکەیەکین جارێ بەبێ هیچ گۆڕانێک بەدەست وەکو دەنکەنۆک خڕخڕیەکەیت کە خڕخڕیەکەی دوای ئەوەتوانی بخیتە یا ژێر پیاڵێک و یا شتێک لە سەلاجەکە داینی ئیتر چکە کە سارد بوو ئەی بەسێ بەدەستەوە نانووسێ بەیانی ئێوارە پێشنان ئەتوانی پارچەیەکی لێ قوت بی مادەی تری لێ دەرێنرێ کە زۆر بەهێزە بەس پێشەوەی بچیتە سەر بابەتە لە قودانی لە ناو گەدە گرفت دروست ناکایە بە پێچوانەوە سوودیە چکە زۆر جار بیرکردنەوەی ئەوە دروستێ بێ ینی چۆنڵێ لە ناو گەدەش شیلاوەی هەیە و خاو بێتەوە و گەدەمان بگرێت من وەکو لە پێشچاوم بێ سوودی ئەو قودانە ئەوەندە زۆرە نەک هیچ سایدیفێکتی دروست ناکە باسی سایدیفێکتەکە یەکەین لە یەک حاڵەتە ئەویان دوای ئەچمەسەری کە قوتی ئەیت لە هەر شوێنێکا برین بێ ڕێکەچێ پێیانووسێ و لەگەڵ خۆیان ئەگەر خوێنێکی بەستووی پێوە بێ ئەگەر شتێکی پێوە بێ شلێکات و ئەیباتە دەرەوە یعنی سوودەکەی ئەوەندە زۆرە بۆ تەنگە نەفەسی بۆ کۆکە بۆ ڕەبوو بۆ حەساسیەت ئەمە بۆ شێوازە کەوتە بیخۆی بەڵێ بۆ قورحەی برینی گەدە بۆ ئیلتیهاب و بۆ گەنبوونی هەندێک جار ئینسان زۆر ئەخوایە ئەخەوێ بەدوایە زۆر بێتاقەتە یعنی مەعیدەشتی تێکچووە بەڵێ جیهازی هەزمی یەکێکە لە هەرشتە چالاکەکان بۆ دەستگای هەرس کاتێکە قوتێ چۆن نەعناش لەو کاتەیە کتوپڕ ئیشەکە ئەکا و ئیسفادەی لەکەی ئەمیش بە هەمان شێوە یعنی سوودێکی تەواوی هەیە بۆ دەستگای هەرس بۆ بەواسیر
بۆ مایاسیری سوودی هەیە بەڵام ئەتوانرێ بۆ ئەوەی کە زۆر سکت نەچێنێت چکە مادەیەکە هەم بۆ قۆڵۆن زۆر باشە چکە لە سەتانەوەتی ئێمە مشکیلەکانی بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتی خۆشمان قەبزیە ئەو قۆڵۆنانە سانەوەتی قەبزن سادەی سکچوونی هەیە قۆڵۆنی عەسەبی و ئەوە حەساسیت بەگەنم و هەندێک بواریتن ئەمە بۆ قۆڵۆنی عامەکە ئەبێ ئەوەی کە لە سەتانەوەتە و کە قەبزن لەبەر ئەوەی زۆریش سکن نەچێنێ و بێتاقەتت نەکا ئەتوانی لە بڕێکی تایبەتە لەگەڵ هەنگوینە تێکەڵێکەکەی تۆیکەی بە شلەیەک ئەو وەختە ئەتوانی بە کەوچک بیخۆی یاخود بۆ بەکارهێنانی دەرەکی لەگەڵ هەر زەیتێکە کە تۆ پێویست بێ مەسەلەن لەگەڵ زەیتی بابوونەیە تێکەڵێکەکەی ئەتوانی بۆ پێست بەکاری بێنی یەکێکە لە شتە چالاکان بۆ زیبکە وێنەی نییە ئەوەندە کاریگەرە بۆ پڕکردنەوەی چاڵی دەموچاو بەس با نەڵێن کابرا 10 ساڵە چاڵ لە دەموچاوەیە نەفرێکە چاڵەکانی زۆرن بێ بە ماوەیەکی کەم یەکسەر ئەو چاڵانە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەو بابەتە ئەگەر بێنی ئەم بنێشتە تاڵە بە بڕێک لەگەڵ زەیتا کە زەیت بەخامی ئیلا بەخامی ئەمانە هەمووی باسیەکەن بەخامی لەسە باسی چەند ستێپێکی ترەکەن کە چۆن دەرێنرێ بەکاری ئەهێنی تێکەڵی ئەەکەی لەگەڵ مەسەلەن زەیتی بابوونەیە یا زەیتی شمڵیە یا بەشێک هەرسێکی بە 3 بڕ یەکسان 33 کە ئاکاتە 100 مەسەلەن ئەمە تێکەڵیەکەیت بۆ زیبکەی دەموچاو بۆ برین بۆ حەساسیت بۆ خورانن هەتا بۆ قژوەرین یەکێکە لە مادە هەرە چالاکەکان بەڵام مادەی کاتێکی دیاریکرا و پێوە بێ بۆ ئەوی کە شەوان نەبێ بۆ زیبکە دەبێت بی لە دەموچاو جوان ئەشۆی بە سابوونێکی جیایی سروشتی دوای ئەوە لێ ئەی مەساجێکی پێکەی هەر یەک جار 2 سعات لێدا فەرق پێکەی ئەو نەفعالە دوای ئاسان لێبێتەوە چکە باس بەڵێ کەوتمان لەگەڵ زەیتا تێکەڵت کرد ئەو مادەی ئەو حاڵەتە لە دەست ئەیاکە پێوەی بمێنێتەوە ئەنجا بیرمان نەچێ بۆ بەردی گوتی لەیەکێکە لە شتە کاریگەرەکان باش چکە مادەیەکی بەهێزی تایە ئەنجا بۆ زەخت بۆ شەکرە بۆ سەخت و شەکرە زۆر فعالە شەکریتیانە بنێشتی باڵین نەک بنێشتیان هەر خودی قەزوانەکە خۆی شەکرە دابەزێن یەکێکە لە چارەسەرە فعالەکان بۆ دابەزاندنی شەکرە واتە نەک شەکرەیتیانە بەڵکو یعنی وەکو نیمچە ئەنسۆلینە کارەکە بۆ توانەوەی شەکری ناوخوێن و چالاکردنی میتاپۆلیسم یەکێکە لەو مادە کاریگەرانە کە ئەگەر لەگەڵ سرکەی سێوە ڕۆژانە بخورێت زۆر کاریگەرە بۆ دابەزاندنی کێش و بەهێزکردنی میتاپۆلیسم واتە جەستە دوا لێ بکەی خۆت زەعیف بکەی ئەو جابیرمان نەچێ بەڵام لە چەند حاڵەتێکە زیانی هەیە نابێ بخورێ ئەویش چونکە وتمان بۆ زەخت و شەکرە سوودی هەیە کەواتە یەکێکە لەو مادانەی تۆزێک خەستی خوێن و چەوری خوێنیش لە ناوە بە نابێت ئەو کەسەی کە ئەسپرین و وارفارین و پلاڤێکس واتە ئەو ڕوونکەرەوانەی خوێن کە ئەیخوا بەکاری بێنێ چونکە دووبا خوێن زیاتر بە تایبەت هەم لوبانزەکەر هەم ئەو لەبەرەوە کە بەکارت هێنا خوێن ڕوونەکاتەوە و بۆی هەیە هەندێک جار کابرا هەستی پێ نەکا هەردووکیانی بەیەکە خواردوە سەیرەکە خوێن لە ناو پیسەکایەتی وەکسەر هەستیش بە مەلەل و ترسێکەکە کە لای دروسە بێ و ئەم حاڵەتە بۆچی و من خۆشتێکی هەر تۆزێ بنێشتە هەڵم خواردو بەعکسە بۆ برین چاکە و بۆ ئەوە چاکە بەرەوە هەموو گیاکان ئەگەر لێ نەزانرێ هەندێک جار ئەبێتە هۆی زیان واتە بنێشتە تاڵەکە خۆی خوێن تەڕەکاتەوە و حەبانەی تریش کە بۆ خوێن تەڕکردنەوە بەکاردێن هەردووکیان زەختێکی زیاترەکەن بەڵێ خوێن دوو بەرامبەرە بێ ئەو وەختە شتەکە سایدی ئیفێکت دروستەکە باش نییە وەکو خواردن نەک وەکو نانە وەکو دەرەوە هیچ کێشەی نییە بەکارهێنانی دەرەکی هیچ کێشەیەکی تیان نییە مادەیەکی لێ دروست ئەکرێ پێ ئەوترێت تەربەنتین جا من طبعم وایە هەر زۆربەی شتەکانەوە نزیکی 7 ساڵە لەم بوارەیە کارەکەم زۆربەی شتەکان حەزەکەم خۆم بەکاری بێنم هاتم یەک کەوچکم لێ خواردەوە کەوچکێکی زەڵاتە جا هەمیشەم ئەو تەربەنتینە مادەیەکە دەست ناگرێ هەر ئەوە شێوازی نیمچە بەنزین و ئەوەی هەیە کەوچکێکم لێ خواردەوە بەڕاستی نەمتوانی بە پێوە وەسم ئەوەندە زەختمی داگرت بەڵێ تەربەنتین مادەیەکە لە بنێشە تاڵ دەرەکرێ ئەو وەختە زۆر کاریگەرە بۆ بەردی گورچی لە ئەو تەربەنتینە لەگەڵ
بۆ زەختا زۆر کاریگەرە. تۆ کەوچێکی بچووکیشی خواردووە؟ من کەوچێکی بچووکم خواردووە، زۆر جار ئەو حاڵتانە بەسەر هاتووە. 500 ساڵ لەمە پێش مادەیەکەیە پێوتری حەبەت العافیە هاتم زۆرم لێ خوارد. شەو بە هیچ شێوەیە نەمتوانی بخەوم، بە هیچ شێوەیەک هیچ خەوم لێ ناکەوم. هەڵەسام ئەچوومە سەرەوە هاتمەوە، یعنی سکچوونێکی عجایب. لەبەر ئەوە ئەبێت ئاعشابیش دەنگێک هەیە کە ئەرستۆ بە ئاعشاب زەهر خوار کراوە و کە مردووە. واڵێن لەبەر ئەوە ئاعشابمان هەیە، ئەوەندە سامە لەم شارەیە بینیومە ئاوا خۆی هەر خۆڕسک سەوز بووە. ئەگەر نەفەرێک 1 غرام و نیوی لێ بخوا یەکسەر کوژێ 1 غرام و نیو. ئەمانە هەیە لە ئاعشابە. بۆیە کەسی پسپۆر چۆن پێویستە لە هەموو بوارێکە کەسی پسپۆر لەو بارەشە کەسی پسپۆر نەبێ، بەڵام بەعام ئێمە زیاتری خەڵکەکە چۆتە سەر شتە بێزەرەرەکان. مەسەلەن ڕازیانە 2 کەوچیشی لێ بخۆی زەرەری نییە، بەڵام ڕەشکات تۆزە زیاتری لێ بخۆی باش نییە، نەک ئەوەندە زەرەری لێ باکە زۆر کوشن دەبێ. نەک بنێژ هەر خواردنێکی کوردەواری زۆر گرنگە لە ژێر ڕێنمایی کەسێکی پسپۆر لە بوارەیە بیخوات. بەڵێ بەس وەکو بەعام عەرزم کردی، عامی خەڵکی خۆمان هاتووەشتە سالمەکان، مەسەلەن زەنجەبیلە، دارچینە، مێخەکە. مەسەلەن مێخەکە گەر زۆریشی لێ بخورێ کەشەکە زەختی هەبێ کەمی لێ خۆی دایبەزێنێ، زۆری لێ خۆ بەرزێکاتەوە. کاکی برای وەک دەبینی لەسەر شاشەکەش ئیتی خۆناغ بە خۆناغ لە دارەکەەوە بنەشتەکە لێکرێتەوە لە مانجاڵ یاخود تەنەکەی گەورە داندێت. ئیتر بەرەو قۆناغی بڵین پاڵاوتنی دووەم یاخود لە خامی ئایامە دەرەچێ یا هێشتا هەر خامە لەوەی پاڵافتنەکانیش هیچ لە کوالێتێکی لە دەزەدا ئایا بەگەرمکردن یاخود گۆڕینێتی. خوای تەعالا ئەم شتانەی وا دروست کردووە نەخێر لە دەستی نادا. کاتێککە ئەکوڵێنرێ دوای ئەوە کۆمەڵێک بەڕاستی من لە بواری کوڵاندن و ئەوە شارەزای بە زیاتر لە بواری عیلاجەکە شارەزای تاوام هەیە. ئاوی تێکرێ و ئەکوڵێن ڕێوای لێکرێەوە کرێ بە بنێشت، هەتا پێڵەن عەلەجمەی بەعەرەب بەو شێوەیە. ئەم بنێشتەش زەرەری نییە وەکو بنێشتەکانیکە، بۆ جوین شتێکی سالم و باشترین جۆری بنێشتە. بەڵام بنێشتەکانی کە ئەو بنێشتە بۆندارانە ئەوانە زەرەری هەیە، بەس ئەم هیچ زیانێکی نییە. لەبەر ئەوە هیچیش لە دەست نایە، بەڵام وەکو بواری عیلاجی کە ئەو کوڵان و ئەو تونگبوونەوەی تا ڕۆیە ناتوانانی بەو شێوە بەکاری بێنی بۆ عیلاج. بەڵام لە هەمان کاتا قوتیشی بیت ئەو بنێشتێکە دروست کراوە قوتی بی هیچ زیانێکی نییە. هیچ بەسەر و پرسیارکەم دوای کوڵاندنی ئەو مادە باشانی کە تایەتی لە ناو ناچێت؟ عەرزم کردی نەخێر. زۆر جاهانێکی بە کوڵاندن وابدا ئەکتیڤترە بێ. بەڵێ هەندێک شت هەیە مەسەلەن ئێستا ڕێگی بەلەک چەندێبی کوڵێنی ئاکتیڤترە بێ. هەندێک دەرمان دروستەکرێ ئێمە لەم ماوەیە مادێکمان لێ دروست کردووە نزیکی 12 سەعات کوڵێنراوە. زۆر باشە. پێکمان دوای پاڵاوتن ڕەنگە کۆمەڵێک وەک باسماکە گەرم دەکرێ و ئیتر ئێستاکە من هەست پێکردووە بەدەل لە بنێشت لە هەنێک شیرینیش تامی بڵین بنێشتەکەی تێکەڵ کراوە لە هەنێک نەک شیرینی وەکو نەقڵ با بڵێن ئەمانە یا خۆ ئێستا قاوەی قەوانیش هاتووە ئەی هاڕن تۆزێک ڕێنماییش لەسەر یان زانیاری لەسەر ئەو بابەتانە. ناوکی قەزوانەکەش تەمان ئەوە کە ئێستا بە بێتوێکەڵ هەیە ئەوەش بەکاری بێنی هەر ئیسفادەی زۆری هەیە، سوودی زۆری هەیە بۆ ئەو بوارانە. بەڵام متمان یەکەمیان بنێشتە تاڵەکەی کە سوودی ڕاستەوە خۆ بێک ڕۆژ سوودی لێبینی فەرقی پێکەی بە ئەوە. بەڵام بیرمان نەچێت یەکێکە لە شتە هەرە تام خۆشەکان، یعنی بەڕاستی هەتا بۆنی کەسێک بێ بەسەر تا بۆنی هەناسێ ئەگەر تامی بنێشت بە هیچ هەز بە ناخۆشی ناکەس بە خۆشیەکەی. ئەجا تۆ دێیت ئەگەر مەسەلەن ئەو مادانە بخۆیت دەمی مەعیدە کە پێوترێ سوورێن چک، ئەویش زۆر جار ئیلتیهابەکە و شلە بێتەوە کە ئەم مادەیە بخۆی ئەو شلبوونەوەش نایاڵێ تونگە بێتەوە جوان داخستنەوەکە ئەکا ئیتر هاڵاوی دوای هەرسی مەعیدەکە بەرز ئەبێتەوە نایەتە دەرەوە. بەڵێ زۆر باشەکەی برایم دوای دەکرێتە بنێشتەوەی کە لە بازارە دەیکڕین دەوترێت جوینی کاریگەریکی باشی هەیە بۆ شەویلگە و بۆ دەموانە چۆنیە وەکو وەرزشێکی دەمودان و بۆ ئەو کەسانەشی کە تووشی ئیلتیهابی دەماری حەوتی دەموچاو ئەبن هەندێک جار ئەبێتە هۆی لاربوونی دەمیان یاخود دەموچاویان عەسەبی حەوت هەیە لە دەموچاوە تووشی ئەو حاڵەتە ئەبێ ئەتوانرێ هەتا وەکو عەرزمان کردید لە دوو لایەنەوە بەکاربێنێ جوینەکەی کە سوودێکی وەکو وەرزشێکی باش هەیە هەتا بۆ نوتق زۆربەی ممەسیل شتەکان پێش ئەوە ئەکەن جوینێکی باشی بنێشتەکەن وەکو نوتقیان بۆ ئەوەی چالاک بێ دەربڕینیان باشتر بێ و چالاک بێ بتوانن جوانتر قسە بکەن
جا وەختش مەسەرەن لەگەڵ زەیتی بابوونا کە دژە ئیلتیهابە و تەشەنوج ناهێڵێ یاخود زەیتی خوزامە ئەتوانی لەگەڵ یا شێلانێکی باشی ئەو شوێنانی پێ بکەی کە وتمان پێست بێحەد جوانەکە پێست بێحەد جوانەکە و هەمان بۆ ئیلتیهاباتیش و بۆ تەشەنوجی ئەو دەمارەی کە بەهۆی ئیلتیهابەکە و تووشی بووە کە وتمان دەموچاوی لار بووە کەمە نەخۆشیێکی تۆزێک ناڕەحەتە بەڵام لەو کاڵت باسی ئەوەشمان کرد کە ئەگەر زەروشی بۆ بکرێت لەسەر دەموچاوی ئەوە بۆ شیفای تام ئینشاءڵڵا سوودێکی باشی هەیە. زۆر باشە کاگران کاتمان زۆر کەمە هەڵسەن پرسیار و بابەتەکە ماشەڵڵا قسە هەڵاگرێ باسمان لە سوودەکانی کردیانی وەکو لە چ بەخامی و چ دوایەوەش لە چۆن بەکاری بێنی وەکو کرێم بکو خواردنیش بەڵام وەکو زانیارێکی تر بۆ هاوڵاتیان لەگەڵ چی ترا بە هیچ جۆرێک بەکار نهێنرێت بەدەر لە بابەتی حابوانە بۆ منە دەرمانی تری کوردەواریمانەیە دووشت پێکەوەنەوە هەیە حاڵەتی وا بۆی بینەران وەڵاهی شتێکی ئەوە نییە بەس شتێکی زۆر تامەزرۆت بۆ خەڵک بۆ باسەکەم کە سوودی لێ بینن بەڵام عادەتی مەسەلەن زەنجەبیل هەر خوێن ڕوونەکاتەوە لەگەڵ یان نەخورێ و کە تیژە و هەردووکیان تیژن هەرچی حەکیمەکان کۆکن لە مەسەلەن وتمان لە هەموو حەکیمە یۆنانیەکان و هندیەکان و مسرەکان نابێت دووشتی گەرم دووشتی سارد دووشتی شیرین دووشتی تون بەیەکۆ بخورێ سایدیفێکتێ بێ بینیان هەبێ باشتە بۆ یەکێک زەنجەفیلی و بنەشتی کوردیش بەکاربێنێ بەلایکەمەوە 4 ساعت تا هەزم تەواو بێ و کە ئەمەژرێ 4 ساعت بینی بێ 4 ساعت باش شتێکتان بۆ باسکەم ئاوی گوڵ ئەگەر بێنی لوبان ذەکەر کە هەر وتمان بنەشتی پێڵێن بە وشکیە کە یەکێکە لە دەرمانە بەهێزەکان بۆ زاکیرە ئەومان بیر نەچێ لوبانە دەکەر بە بخور فیرعونەکان بەکاریان هێناوە بۆ مۆمیاکردن لەگەڵ ئەوەیە هەندێک جار مردویان سووتانووە هندیەکان بەکارێن نەناوە لەگەڵ مردوەکە تێکەڵیان کردو بۆنێکینەوە ئەمما بۆنی ناخۆشی مردوەکەی نەهێشتۆ کە سووتانویانە تێگەی ئەگەر بێنی ئەم لوبان ذەکەرە بخوریشی پێ بکەی بۆ لوت و جویب زۆر سوودی هەیە ئەگەر هاڕیت و لەگەڵ ئاوی گوڵا تێکەڵت کرد بۆ چرچلۆچی واتە ئەنتی ئەیجێکی زۆر بەهێزە و پێست جوانەکە کەوتمان دژەزی بکەشە ئەگەر بێ برنجش بکڵێنی جوان بێ لە عسارە ئەمیش بە هەمان شێوە بکڵێنی و بێ لە عسارە لەگەڵ ئاوی گوڵا تێکەڵیان کەی کرێمێکی دەرەجەیەکە بۆ هەموو کێشەکانی پێست زۆر باشەکەی گوێن دو پرسیار ئەگەر زۆر بە کورتی وڵات دوو پرسیارێکی کان لێسەدا لە مارکێتەکانە دەیفرۆشن ئاوەکەیەتی ئەمە چ سوودێکی دەبێت وە یاخود لە ئێستادا زۆر لە کۆمپانیەکان تێکەڵیان کردو لەگەڵ بنیشتی ترا و شتی ترامە سوودی دەبێت دەر یاخود شیرینیان تێکردو شەکری تێدایە واللهی ئێمە ئەوە چەندین کات باسمان کردووە کە بەڕاستی شەکر زیانی هەیە بەرگری لەش دائەبەزێنێ لە هەمان کاتە خۆی ئەم بەرگری لەش بەهێزەکە بەڵام وەکو ئاوەکەی سوودی باشی هەیە بۆ مەعیدە زۆر باشە ئاوەکە لەگەڵ بنێشتە تاڵەکە فەرقی چییە بنێشتەکە سکیشە چێنێ و بۆ برینوشتەکەش باشە ئاوەکە هەمان مواسەفاتی هەیە بەڵام سک ناچێنێ یعنی ئەهوانترە بۆ ئەو کەسانە ئەتوانن کە ئیشیان هەیە و ڕۆژانە التیزاماتیان هەیە بیخۆنەوە و ئەوەیە بەڵێ کاک ئیبراهیم قادر حسێن شارەزای گیادەرمانی و دەرمانی کوردەواری دەسەکانی خۆش بێ کاتمان هیچ نەما سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بە هیوای تەندروستێکی باش بەڵا زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەیەوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بایزان لە سەید سادق خاوەن پێداویستێکی تایبەت خەریکی ئیشوکارێکی تایبەتە ئەویش گوڵ دەفرۆشێ وهروەها پێمان بێ دانیار ئۆتۆمۆبیلی بووکوزاواش دەڕازێنێتەوە ئیدی بژێوی ژیانی دابینەکە هاوکارانمان پێمان بێ سۆیب ڤیتیەکی لەو بارەوە ئامادە کردووە بینەری دەبی. بەڵێ ئەو ڤیتیە کەوا خاوەن پێداویستێکی تایبەتە دیارە هاوکارانم ئێستا بۆمان ئامادە دەکەن لە سەید سادق وەک باسمان کرد خاوەن پێداویستێکی تایبەت بە گۆڵفرۆشتنەوە سەرقاڵە وەروەها ئۆتۆمۆبیلی بووکوزاوە بۆن و ئاهەنگەکان دەڕازێنێتەوە و بژێوی ژیانی خۆی دابین دەکا هاوکارمان سۆیب ڤیتیەکی لەو بارەوە ئامادە کردووە بینەری دەبین. زۆر باش. كرنج مختلف بس بعد ما ياما دانیشتوی قەزای سەید سادقم ماوەی 3 ساڵ ئەبێ دوکانێکی گوڵفرۆشیم کردێتەوە لێرە کار ئەەکەم بیرۆکەی دانانیەوەی کە سیارە و گوڵی دەستی بوو بەبێ بەرامبەر بکەین بۆ کەسانی کەم دەرامەتن ویستم هاوکاریکیان بکەم کە بەڵکم بتوانم منیش بە شتێکی کەم بتوانم دڵخۆشیان بکەم و لێرە یارمەتیەکیان بدەم زۆر دڵیان پێخۆش ئەبێت سپاس بخوا توانیمانە و کارە بکەین ڕوخساری کۆمەڵی لەو زۆرە کەسانەمان بینیوە کە دوای کۆمەڵە دەستخۆشی باش ئەکەن کە ئەو کات من ئەبینم دڵیان خۆشە بۆی کە من بۆم کردوون کە شتێکی کەمە سەرمایەکی گەورەیە بۆ من. هاوکارم هەیە کە خوشکی خۆمە ڕۆژانە یارمەتیم ئەدا لە کارەکانە بێکەوە توانی کارەکانی ڕۆژانە ئەنجام بدەین لەم دوکانە. ماندووربوونی ئەوەیە تقریباً 45 دقیقە ئابێ خەریکی سیارەیەک بی تا بتوانین شتێکی جوان پێشکەش مشتریەکەت بکەیت و کەلی ڕازی بێت. کارەکانی ئێمە وردە ماندووربوونێکی زیاتری ئەوێت. پێشەوەی ئێمە خۆمان بڵاوی بکەینەوە کە ئەمانەی یارمەتی و کەسانە بدەین کە کەم دەرامەتن ئێمە ئەمان کرد بەڵام بەبێ ئەوەی هیچ کەسێ بزانێت تەنها خودی کەسەکە خۆی بەڵام من ویستم زۆرترین کەس بزانێت و تا زۆرترین کەس بتوانێت داوای یارمەتیەکە لە ئێمە بکە ئێمە دڵخۆش ئەبن بەوە ئێمە بەردەوامی لە کارکردنی خۆمان جا ئەگەر کەسێکیش داوای ئەوەمان لێ بکە زیاتر دڵخۆش ئەبین و زیاتر ماندووبوونمان نامێنێت. زۆربەی زاواکان کە ئاهاتنە لامان بەڕاستی گلەیەکی زۆریان هەبوو کە کۆمەڵی شتیان پێکراوە کە بچووکترین یارمەتیدان بۆ ئەوان ڕەنگە گەورەتریشت بێ لەو کاتە کە تۆ بۆیان بکەیت منیش بڕیارمدا لەو کاتا بتوانم بە شتێکی کەم دڵخۆشیان بکەم شتێکیان لەسەر ئاسان بکەم. بێگومان لەبێ باوەڕت بە خۆت هەبێت چاوەڕێ دەستی هیچ کەسێک نەکەی مادام تۆ بتوانی کار بکەیت لە هەر شتێکا بێ
پێویست ناکات چاوەڕێی دەستی کەسێک بیت ئەگەر توانیت کار بکەیت کەواتە توانی یارمەتی کەسانێکی کەش بدەیت پێویست ناکات تەنها کارێکی من بۆ خودی خۆم بێت چونکە دڵنیام زۆر کەسەیە پێویستی پێدە بۆیە منیشەمەوێت بەردەوام بوو ئەمە شتێکی زۆر کەمە بەڵام ئینشاءالله گەر خوددا قەدەر بدا بۆ داهاتوو زیاتری بکە. دووبارە سڵاتان لە بێدازدان و خۆشەویستان دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچینە لای ڕامیار کە بە شێوازێکی ئەزلای زانیاریەکانی پارێزگای سلێمانی بۆ گواستوینێتەوە پێکەوە بینەری دەبین. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆنفرانسێک سازکراوە سەبارەت بە دیاردەی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان یعنی ئەم ساڵ بەدەر لە ساڵەکانی دیکە وشکە ساڵی بە شێوەیەکی زۆر سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی کردوتەوە بە تایبەتی ئەو ناوچانەی کە پشتیان بە ئاوی بەنداوەکان بەسووەوە هەروەها ئەو ناوچانەی کە زیاتر کشتتوکاڵی تێدا دەکرێت ئەم ساڵ گرفتی ئەجگار گەوریان بۆ دروست بووە. ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆنفرانسێک سازکراوە بە بەشداری بەشێک لە شارەزانی بواری کشتتوکاڵ هەروەها سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی سلێمانی هەروەها لە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ کۆمەڵێک ئەندازیاری کشتتوکاڵی ڕێکخراوی بۆردی ڕێکخراوی ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجا کۆنفرانسەکەی ساز کردووە تێیدا باز لە ئەو گیر و گرفت و ڕێگە چارانە دەکرێت کە لە بەردەم وشکە ساڵیان وە چی بکرێت بۆ ڕوبەڕبوونەوەی وشکە ساڵی لە هەمان کاتدا بەڕێبەری ئاوی ژێرزەوی سلێمانی لێرە ئامادەیە بۆی کە چەند زانیارێک بە لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی بە هەمان شێوە چونکە بەپێی ئەو زانیاریانی کە هەیە زۆربەی بیرەکانی سنووری پارێزگای سلێمانیش تەنانەت ئەو بیرانی کە چەندین ساڵە وشکی نەکردو ئەم ساڵ وشکی کردووە گرفتی گەورە بۆ ئاوی هەم سەرزەوی هەم ژێرزەوی دروست بووە. ئەمڕۆ ئەوانەی کە لێرەن دەیانەوێت ڕێگە چارەک یان ئەو ڕێگە چارانی کە لای خۆیان هەیە بیخەنە ڕوو بۆی بزانن چی بکرێت ئایا بۆ ساڵی ئایندا کرد کەمبارانی هەبێت چی بکرێت چ پلانێکدان بدرێت بۆی کە ینی وشکە ساڵیەکە زیاتر چڕ نەبێتەوە. ئێستا من ماوەسە فەوزیم لەگەڵایە ئەندامی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجەیە هەم لەسەر کۆنفرانسەکە هەم لەسەر ئەو قسانی کە دەکرێت لەسەر وشکە ساڵی چەند قسەیەکی لەگەڵا دەکەین گفتوگۆکی لەگەڵا دەکەین. ماوەسا سوپاس بۆ جەنابە. ئەم کۆنفرانسە کەی تێدا بەشدارە با سەرەتا بەوە دەست پێ بکەین و ئامانج لێی چیە ئەگەر بە وردی مەڵاز بکەین. ئەم کۆنفرانسە لەلایەن بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجەوە ئەنجام دراوە وەکو ئەزانی لەم کاتەدا و لەم بارودۆخەیە کە هەرێم ڕوبەڕووی وشکە ساڵیەک بۆتەوە هەم بە بۆی کەمبارانیەوە وەکو ئەزانین خۆی بڵێن لە وڵاتەکە و لە ناوچەکەیە بووە و کاریگەریشی هەبوو لەسەر تەمان هەرێمی کوردستان هەروەها گۆڕانی کەش و هەوای کە ئێستا هەموو جیهان ڕوبەڕووی بۆتەوە و لەگەڵ ئەوەشە گرتنەوەی ئاوەکان بەڕاستی ئەوە گرتنەوەی ئاوەکانی سەرزەوی لەلایەن وڵاتانی دراوسەیە کە تورکیا و ئێرانە و بۆ بۆنەی دروستکردنی چەند بەنداوێکەوە کاریگەرزوتە سەر ئەو ئاوانەی کێتە ناو داخلی کوردستان ئەبێ و ئەمەش وای کردووە کە بەڕاستی ڕادەی ئاودا بەزیەوە بۆنی کەمی بەفروبارانی شەوعتیادی ئاوی ژێرزەویش دابەزیوە لەبەرەوە ئێستا هەرێم بڵین لە قەیرانێکە خاستن کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەڕاستی ڕوبەڕووی گرفت بۆتەوە بەهۆی کەم ئاوی و وشکە ساڵیەوە لەبەرەوە ئێمە پێویستمانزانی بەڕاستی بۆ ئاگادارکردنەوەی لایەن بپرس و بە دۆزینەوەی چارەسەری گونجاو بەپێی توانە تەبعاً ئەم کۆنفرانسە ئەنجام بدەین کە تێیدا پسپۆرانی ژینگە بەشدارن وەکو مامۆستایان و زانکۆ و هەروەها بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستە و چاکردنی پاراستنی ژینگە و هەروەها نوێنەری وەزارەتی کشتتوکاڵمان لەگەڵا کاکشی حسێن و هەروەها بڵین پسپۆرانی ئاو ئەوانەی کە لە بوار ئاو چکە ئێمە بڵین کۆنفرانسەکەمان تایبەتە بە ئاو ینی بەڕای ئێوەی کە بەدەداچتان کرد بێت هۆکاری کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی جگەلەوەی کە وشکە ساڵی بووە مەسەلەی بە فیرۆدانیش هۆکار بووە بۆ ئەوەی کە ببێتە هۆی کەمبوونەوەی ئاو یاخود فاکتەری تر هەیە
طبعا أكيد يعني بداخة يعني هاولاتيني لاي إما وزعن أجر بلين أو بفي روبن سزاي حكومتين راس إما حكومة كمان كم ترخمة لزور بوارا بس أما وناجي يعني إما لزور شتي ترى شو كبراسي جنجا هر أركي حكومتنيا جنجا أركي همو هاولاتي حكومتها يعني دولاينية لبرو جنجا إنجا سنورينيا إما جر جنجا بباريزين يعني خدمة دخو معك إنك بلين سزاي حكومة بين شو كا بلين جنجا كاين بو إما زرر مان كردو جنجا بتيكتشو حكومة زرر ناكا إما خمانية كم كسين كزرر كين لبروا أركي هردو لا يعني هاولاتي شو حكومتيش كبوباراسني جنجا ولا بر أو بفي رودان هي إما هركو طبيعتي خمان الزعين وخاصة خانمان كبلين أو بفي رؤي براسي قدري أو نية لا إما جاري إما يوزعين يستهر حسابه نوت كين لي نوت بلين جرينجا بلام لقل أو نوت جرينج ترى ولو يستشى جرانترا بلام إما تشوك الحمد لله ريمي كردستان خوا يعني بلين أو بيبخشيوين يعني أويكي سازجار مان هي كزور بيويست محافظين بلام إما قدري نازانين وهروها لداني تشن بيد براسي لم كاتدا بيدي التوازي لي ايدي كازين زور قولو بنا شارزعي براسي هي بتزيه وهي باخيكي هي لمالك خويا يعني جاران قوانين هي براسي بولداني بير والله مستنى اونا ماوا هركا صلصي بيدي قليا لبرو مكاركات سر دابزني استي اوي جرزويش لقلوي اوي سرزوي يعني اوابلين ايكيكيا كاركي خولاي خواوي ودسلاتنيا او يتلاي ولاتا كان ويا لقل او شابلام اوي جرزوي اما خومان هوكاري يعني هاولاتين هوكاري براسي كأو بيراني لي ايري تأثيري كردو دسر دابزيني او موصف يعني حكومت لم نوانيا رولي چۆن بووە بەتایبەتی بۆ ڕوبەڕوونی وشکە ساڵی بۆ جێ بۆ تەرخان کردووە هەنگاوینانەوە کۆنفرانسی کردووە ئێستا ئەمە کە بیندراوە تەنها ڕێکخراوێک هەڵساوە کۆنفرانسی کردووە لەسەر وشکە ساڵی خەڵک ئاگادارەکاتەوە ڕۆلی حکومەت ئێوە چۆن هەڵەسەنگێنن پێتان وایە ڕۆڵەکەی باش بۆیان هەیبووە نەیبووە والله بكم ترخمي أزاني ماكو خوم يعني براسي حكومات چونك إما زور دميك لك لبواري جنجاي شكين يعني صالان يك إما هوار أكين يعني كبلين حكومتي تركيا دسي كدبوبا بروجي جاب كأو كان بي يعني بنداوي كي زور جوريل دوصب بنداولي أو إيران لولا إما زور دميك هوار ما نكد كبا إما بنداو دروسكين إما آوي بارانا كوب كينوا يعني أبدا خو إما هيج استفادة جل آوي بارانا ولكن ولاتان كان استفادة لكن إما أوهم آوي باران يعني أمصل أو باران ما نبوا صالان باران ما نهبوا باران كي زوريش بلام سيرك هم بخورايا الصالين رابدو أبو سدي دكان صريجي يعني أوهم أو بخورايا روي بلام أجري إما حسابك زمان بكردايا إما ل 2001 و 2008 داول حكومة كين حكومة كايا ورا سرخت حكومة جيجا باريزا حكومة أو ما باريزا حكومة أسايشي أو زور جرينجا بنداو دروس كري براستي إما حتى دواما كردوها كو بروجيش كا إما لستيكاني براستي كدروس أكرين نشتجون حقها أي ما استفادة أي باران كين أي مزجو تكانا يعني زور أو هي على قلبه أو ديري يعني أو بس يعمل أو كين أو بروجة نشتجياني كدروس أكري براستي حقها أو يك أو خوان أتوان ري كنترول بكري وبتوان ري استفادة لكري تجاري كتير على ريسايكلين بكري بو أو داني صوزايا كان شو كأي مسحر بلينستيا كأكري أو بروجانا بس صوزايها بير كواتب بوي أو تأثير لأوي ترنكا كواتا أو اتوان ريسايكليني او بروجكت بكريتو بو جاري كي درتشي بكاتوا بكار بيتو بو او ديري تبع يملو نقطه براسي حكومه راستا عليه خريكه اسال بلين لا بلين انجام دان لجيب كردنا بواره نو بندا ولا بواري جيب كردنايو دو سياني نوابزام قشتو تخريكا غاتا كوتاي بلام زور دمك اما ابوايا او مان بكردايا نقي ما سي صالح حكومتي يعني ابوايا كان بنداوي دروس بكرايا تا استا ام بداخ او يحبوا اني اهتمام بيناوا سرچاو ما استاذ واش باس جناب دەستخۆش دیارە ئەوەی ئەمڕۆ باز دەکرێت ئەم پرۆژە و پلانانەیە کە ئەم ڕێکخراوی بۆردی ڕێکخراو ژینگەیەکان دەیخەنە ڕوو هەم ئەوەی کە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و وەزارەتی کشتوکاڵەوانی کە بەشدارن ئەو پرۆژانەی کە هەیەە ئەمڕۆ باز دەکرێت بۆ ڕووبڕۆنی وشکە ساڵی وەکو مازە فەوزیە باسی کرد ینی هەنگاوەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی وەکو پێویست نەبووە چونکە تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک نەندراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی بە تایبەتی ئەم ساڵ کە بە شێوەیەکی زۆر ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی وشکە ساڵی بوونەوە بە تایبەتی ئەو ناوچانی کە ناوچەی کشتتوکاڵیان پێدەوترێت هەروەها ئەوانەی کە پشت بە
ئاوی چێرزەویە بەستن هەم لە ڕووی کشتتوکاڵیەوە هەم لە ڕووی قەیرانی ئەوە بۆ هاوڵاتیان ینی گرفتی گەورە دروست بوو دەیانوێت ئەمە ڕێگە چارێکی بۆ بدۆزێتەوە ماڵ ڕامیا ڕوسمان لە سلێمانیە و لەگەڵماناوی بەڵێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە و باس لەسەر بابەتێک بکەین کەویش پرۆژەیەکە پرۆژەی نوێژ ڕۆشنایی چاومانە لە هەولێرەوە ئیمرانی هاوکارمان میوانێکی دەبێت و هەروەها پێمان بێ راپۆرتێکی شەیە سەرەتا دەچینە لای ئیمران سڵاوت لێبێ و با بزانین بۆم تەوەرەیە چیت لایە و سڵاو لە میوانەکەشێت بەردەوام بن. زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت دێوێ ئەزیز و خۆشەویست بێگومان نوێژێکێک لە ڕوکنە سەرەکی و گرنگەکانی ئیسلامە و یەکێک لەو بابەتانەیە کە دەبێت زۆر مسلمان گرنگی پێ بدات و بە لە دەستچوونی نوێژەکانی بۆگومان تاوانی بۆ دەنووسێت بە گوناح بۆی دەنووسێت و نوێژێک لەو ڕوکنە سەرچیانەیە کە دەبێت بەڕاستی لە منداڵیەوە مسلمانان فێری منداڵەکانیان بکەن بۆیە لە شاری هەولێر مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی هەڵساوە بە ئەنجامدانی تاقیکردنەوەیەک تایبەت بە منداڵان و 290 منداڵ کە تاقیکردنەوەکەیان ئەنجامداوە لەسەر بابەتی نوێشکردن و چۆنێتی نوێشکردن ئێمە بینەری ئەم ڤیدیۆ دەبین و دواتر لەگەڵ بانخوازێکی شاری هەولێر تاوتوێی نوێشکردن دەکەین با سەرەتا بینەری و ڤیدیۆ بین و بێکەوە دواتر ئەم بابەتەیە تاوتوێ دەکەین. دەوروبەری هەولێر بەشی پەروەردە و بانگەواز لە بۆ ئەوەی کە خەڵکانی خۆمان مسلمانان ئیتیمان بە منداڵەکانیان بدەن لە سەرتاوە فێرە نوێژ و ئەوەکان بکەن ئەمە وەکو تاقیکردنەوەیەکمان بۆ ئەنجامداینا تاقیکردنەوەکە کە لەو ڕۆیە بوو پێشتر کە ڕاگەاندنمان بۆ کردبوو نزیکەی 350 کەسێک تێدا بەشدار وە لە هەردوو ڕاگەز کوڕ و کچ ئەو ئاهەنگیان بۆ دەکەین و خەلاتیش بۆ 15 کەسی یەکەم دابنکراوە سێ یەکەمیان 250,000 سێ دووەمیان 200,000 چاری سێمیان 150,000 پێنجی کۆتاییەکەشی 100,000 بەسەر دە گروپ زیاتر گروپی لە سێ مامۆستا پێکاتووە وەکو بەڕێبەرە و دوو یاریدەری تاقیکردنەوەکە زارەچیە پرسیاریان لێ دەکرێت لە سەرەتای نوێش لە تەکبیرە یەکەم تا سەلامدانەوەی بە فاتحە و تەحیاتەوە سوزدە و ڕوکوعەوە ڕۆژە چەند نوێژ دەکەن نوێژەکان چەند کە ئاتیە لەگە سێسۆڕەتە کورتەکەی دوایش ناسفەلۆق ئیخلاس ئامانجی ئەوەی کە خەڵکەمان ئێستا غافڵە غافڵ بۆ زیاتر بۆ جیهازەیە کە لە دەستێتی دەمانێت خەڵکە فێرە وەکو سنەت پێغەمبەر سەلامەت فەسەلەکە پرۆژەکەش بەو ناوە نوێژ ڕۆشنایی چاومانە کە ئەو دەقی فەرمودەکەیە بەو ناونیشانەیە کە ئەو منداڵانە فێر بوون و بەرچاوڕوو بوون لە دینی خۆیان شارەزا بن ئینشاڵڵا لە داهاتوش بەنیازشتی تریشان لە بۆ بکەن و ئەو خلەش ئینشاڵڵا ساڵانە دەی بکرێت ئەو ساڵ بێت و ئینشاڵڵا دەمانێت سەرتان سەریش بیتین نەکرد لەو دۆغەرە بیت. بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات والأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم كونفير النجم جديد الظام نجمكم الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم الظالمين آمين. بارك الله فيك. نوج نوراني تصم كعتا. صار. نوج عصر. صار. نوج مغرب. سي. نوج عشاء. صار. نوج بياني. دور. دور كعتا.
من دەستخۆش لە پرۆژەیە دەکەم من لە گچکەوە داکەم فێری دوعا و نوێژۆشتانە کردم من جێستا زۆر دەستخۆش لەم پرۆژەیە دەکەم دایکم دەیگوت ببی لە منیژەکان بەم شێوازە بکەی ئامۆژگار دەکردم ئەگەر غەڵەتم کردوە پێم دەیگوت بۆی چا دەکردمەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين نێژی بەیانی دوور کاتە نێژی نیوەڕە 4 کاتە نێژی حەسە 4 کاتە نێژی مەغریب 3 نێژی عیشا 4 التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد عبده ورسوله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان بوو ڤیدیۆیەکی تایبەت بە تاقیکردنەوەی 290 قوتابی بوو کە تایبەت بوو بە ئەنجامدانی نوێژ و ڕوکنەکانی نوێژ من بۆ بابەتە میوانداری مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانخوازم کردو مامۆستا حەسەن کە سەرپەرشتیاری پرۆژەکەش بووە مامۆستا خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانی مامۆستا گرنگی نوێژ لە چیدایە کە ئینسانی موسڵمان هەم بیکە و هەم فێرکرێ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه طبعا مش خوش حالم خواه سبحانه وتعالى باداش داته يا أخوة وكو جنابت لسرتا فرموت نويج يشكل الركن هرسر شكاني إسلام وخواه سبحانه وتعالى لچندين آيات لچندين سورة جواز فرماني بيكردون كنويج كين بلكو فرمان من بيدكا ك خانواده و منداڵەکانی خۆشمان فێرکەین وأمر أهلك بالصلاة واصطبر عليها فرمان بە ئەهلەکەی خۆت بکە کە نوێژکەن واتە فێریان کە ئەوانەی کە دەزانن تەنها بەبیریان دێنیەوە ئەوانش کە نازانن فێریان کە و هاوکاریان بە خۆشت واصطبر عليها ئارامێکی تند بگرە زۆر ئارام بگرە لەسەر نوێژکردن واتە ئەگەر بتەوێت منداڵەکەت فێری نوێژکەیت دەبێت لە تۆدا ببینێت کە تۆ کەسێکی نوێژ خوێنیت و پابندیت بە نوێژەوە بۆی چونکە منداڵ یعنی هەندێک شتێوەکو ئەگەر بە قسە بێ ڕەنگە وەری دەگرێ بەڵام پەروەردە پێویستی بەس بە قسە نیە پێویستی بە عەمەلە پێویستی بە قودوەیە بۆی دەفەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها خۆت لەسەر نوێژەکە یعنی ئارامگر بە پابند بە پێوە التیزامی باش هەبێت بۆی منداڵەکان لە تۆوە مامۆستا هەر باسی نوێژەکەی یەکسەر دەچینە سەر لە منداڵی و فێرکراوی جەنابەت ئەگەر پێم بڵێ چۆن فێرە نوێژکرا یان چۆن فێرە نوێژ بووی سەرەتای تەمەنی منداڵی طبعا فەزلی خوایە جل جلاله
ئێمە لە خانەوادەیەکین یعنی ڕەنگە بڵێم بابم طبعا مامۆستای مەلایە و الحمد لله مجیزە ئیجازەی مەلایەتی دەدات مامۆستایەکی جێگەی با بڵێن شادی خەڵکێکە لە زانایان و هاو تەمەن و هاوشانەکانی خۆی و خەڵکی تریش و باپیریشم هەر مەلا بووە پێ دەچێ یعنی ئێمە چەند پشتێک هەر مەلا بوو بین خانەوادەمان خانەوادەیەکی یعنی دیندارانە بوو الحەمد لله مەلامان زۆرە فەزلی خواشە لە سرم کە الحەمد لله منیش هەر لەسەر دەستی جەنابی بابم ئیجازەی مەلایەتی مەربوطە لە 2001 کە بووم بە مەلا ئیدی کەسێک کە فێری لە سەرەتا فێری نوێژی کردم جەنابی باوکم بووە کە جەنابی بابم فەزلێکی زۆری هەیە دوای خوای گەورە لەسەر من حقیقەتەن نوێژی فێر کردوم و دایکیشم بەڕەحمەت بێ ئەویش بەڕاستی بیرم دێت یعنی کە هاوکارم بووە لەسەر لە بابەتی نوێژکردن و ئەوانە مامۆستا ئەو نوێژەی کە مناڵی فێروی هەتا ئێستا شەر ئاوایە یان ئەنی بۆ نمونە بە مناڵی شتێکیان کەم فێر نەکردبوو ئێستا پێویستە زیاتر بیکەی ئەنا ئەتەحیاتت بە دوو شێواز فێر دەکەن ڕاستە ئەوەی بیرم بێت لە واجباتی نوێژ لە ئەرکانی نوێژ ئەرکانی بڵێن و لە شڕۆتی نوێژ هەر وەک خۆیتی زیادی نەکردووە بەڵام هەندێک هەیئات هەیە هەندێک سونەت هەیە بێگومان ئینسان باش ئەوەی پێدەکانی دەزانێت دواتر مامۆستا تا چەند گرینگە دایک و باوک منداڵەکانیان فێری نوێژ بکەن و لە نوێژ ینی نوێژکردن ڕای بێنن ڕاستە زۆر گرینگە بۆ چونکە یعنی منداڵ ئەگەر ئینسان بێوێت دایک و باوک بێوێت منداڵی خۆی پەروەردە بکە بە جۆرێک کە لەگەڵیدا بەختەوەر بێت لەگەڵیدا ئاسوودە بێت منداڵ چاوڕۆشتی دایک و باوکی بێت ماوەی ئاوەدانی ماڵ بێت دەبێ دایک و باوک سەرەتا ئەو منداڵە پەیوەستکە بە ناسینی خوا سوبحانەهو وتەعالە یعنی لوقمانی حەکیم یەکەم ئامۆژگاری بۆ کوڕەکەی إذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله یەکەم ئامۆژگاری لوقمانی حەکیم بۆ منداڵەکەی ئەوەیە کە باسی خوای بۆ دەکات دوای کۆمەڵ ئەخلاقیاتی پێ دەکە و دوازاریش فێری نوێژی دەکەوە یعنی ئەگەر ئینسان دایک باوک منداڵی خۆی ڕاهێنا لەسەر نوێژ کۆمەڵی صفاتی جوان فێر دەبێت تۆماتیکیان یعنی زۆر تەکلیفی نییە کە فێری نوێژت کرد ئەو منداڵە لە خۆیەوە فێری ئیلتیزام دەبێت ئیلتیزام بەکات لەزانێ مەثەن چونکە نوێژەکان بەکاتن 5 کاتی جیاوازە کە پابەند بوو بە کاتەکانی نوێژەوە پابەند دەبێت بە کاتەکانی دیکەش کاتی خوێندنی کاتی خەوتنی کاتی خواردنی هەموو شتێک دوایی ئەگەر مناڵ فێری نوێژ بوو فێری شتێک دەبێ کە تۆ بۆ نوێژەکەی لە بەرخاتی باوکردن لە بەرخاتی دایکردنی بەڵکو لە بەرخاتی خوایەکە جەلەجەلەو کە دەبینێ دەبیستێ ئەو منداڵە مڕاقەبەی خوا کە کەوتە دڵی منداڵێکی لاسار دەناچێت منداڵێکی باش و ساڵحی لێ دەرەچێت چونکە لە سەرتاوە هەست بەوەی دەکات کە خوا لە سەرەتی مڕاقبەتی دەیبینێت و دەیبیستێت پاشان ئەو منداڵە فێری پاک و خاوێنی دەبێت یعنی ئێسایەکێ لە گرفتەکانەوە کە منداڵ مەثەن حتا گەورەکانش کە پاک و خاوێن نین یعنی کەسێک کە نوێژکە پاک و خاوێن لێ دەرەچێت حسابی ئەو دەکات چۆن دەزوێژ دەژیرێ بە چی واجبە دەزوێژ بژیرێتەوە دەزوێژ بەتاڵ بێتەوە ئیدی منداڵێکیش کە نوێژکە لە سەرەتاوە ڕابێ لەوەی کە نوێژکە واتە گوێڕالی دایک و باوکی دەبێ بۆیە زۆر زۆر زەرورە هەموو دایک و باوچێک منداڵەکانی خۆی فێری نوێژکە بەر لەوەی فێری زمانی ئینگلیزی بکە بەرنەوەی بینێرێ بۆ خولێک لە خولەکانی با بڵێن زانستە جیاوازەکان زۆر زەرورە فێری نوێژکردنی کە چونکە کە فێری نوێژی کرد ڕێگا دوور و درێژەکەی پەروەردەی تەحەدێک بۆ کورتە بێتەوە بۆ بارشی بۆ ئاسان دەبێت باشە مامۆستا بێگومان منداڵ عادەتی وایە بە هەنگاو شت فێرە بێ منداڵ چۆن فێری نوێژ بکەین سەرەتا فێرە چی نوێژی بکەین یەکەم شتێک ئینسان کە فێری منداڵی خۆیەکە لە نوێژکردن ڕێگە بدە منداڵەکە ببینێت باوکی دایکی نوێژ دەکەن چکە منداڵ کاینێکی تەقلیکەرەوە ینی دووبارە دەکاتەوە ئەوە جێبەجێ دەکات کە دەبینێت نەک ئەوە جێبەجێ بکات کە دەبیستێت یعنی بۆ باشترین نوێژی ئافرەت دایک ئەو نوێژەیە کە لە ماڵەوە دەیکا خێری زیاترە
تەنات پیاویش باشترین نوێژی پیا و جگە لە واجبەکە ئەو نوێژەیە کە لە ماڵەوە دەیکات نوێژی سنت وا باشترە ئینسان باوک یعنی پیاویش هەتا لە ماڵەوە بیکات نەک لە مزگەوت بیکات پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نوێژەی کە ئینسان بە پیاویش و بە ئافرەتیشەوە پیاوان جگە لە فەریزەکەی کە لە ماڵەوە دەیکا خێرترە لەوەی کە نوێژێ بکات لە نێو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە لە مەدینەیە باشە کە نوێژێکی بە 1000 نوێژە یعنی یەکەم شت لە هەنگاوە یەکەم هەنگاو بۆ پەروەردەکردنی منداڵ لەوەی کە نوێژ فێر بێت ئەوەیە ببینێت کە دایک و باوکی نوێژەکەن پاشان نوێژی لەلای خۆشەویست بکرێت چۆن یعنی ئێستا ئەگەر بتەوێت منداڵت گرنگی نوێژ بخەیتە بیر و فکری منداڵەکەت زۆر گرنگە تۆ تحدیدی مەوعیدەکان بکەی سەفەرەکانت مەثەلەن شتەکان بە نوێژ بۆ نمونە بڵێ دوای عەسر ئێمە بە سەفەر دەچین دوای نوێژی عیشا ئێمە میوانمان دێ مەثەلەن شتەکان پەیوەستکەی بە نوێژەکانەوە کە پەیوەستت کرد هەر بڵێن لا ئیرادی شتێک دەکەوتە ناو مێشکی کە نوێژی عەسرە نوێژی عیشا نوێژی نێوەڕۆیە مەثەلەن وانە ئێمە مەثەلەن ئەگەر منداڵەکە گوتی چ کاتێک من یاری بکەم بڵێ دوای نوێژی نێوەڕۆ بۆ نمونە جوانە ئەتە نوێژ پەیوەستین بە ژیانمانەوە پەیوەستێکی بە ژیان بەبیرمە هەر لەسەر نمونەی جەنابەت باشی بەڕێزم هەموو جارێ دەیگوت دوای پێش نێژی مەغریب دەبی بێنەوە یعنی کە مەلای مەغریب بانگی دەدا دەبایم لە ماڵێ با ئەنێوا وەکو کاتێک دیاریمان کردبوو کە بەڕاستی ئێمە بەشێکمان بەو جۆرە ینی پەروەردە و گەورە کرای باشە مامۆسا ئەو شتانە چین کە پێویستە لە سەرەتاوە منداڵ ڕابێندرێت لەسەر نوێشکردن واتە ناوەڕۆکوێ نوێش طبعا ئێمە دەزانین کە نوێژ چەند شڕوتێکی هەیە چەند مەرجێکی هەیە و چەند ئەرکانێکی هەیە ئەوەی کە پێویستە لەسەر ئەنی بۆ نمونە مامۆستا بەستم ببوورە دەشت بڕم پاک و خاوێنی پێش نوێشکردنی فێرکەین ینی منداڵەکە دەبێت پاک بێ اینجا بچێتە مزگەوت کە زۆرجار ڕۆبەڕووی بەداخەوە حاڵەتانە دەبینەوە پێکەم پێی منداڵەکە پیسە دێتە ناو مزگەوت نەو شتانە چین کە پێویستە فێری کەین بۆی کە نوێژێکی نوێشکرێکی باشی لێ دەرچێت ڕاست بابم خواتەمەنی پڕخێرکە لەگەڵ باوکی جەنابیشتان و بەڕێزانەی کە لەگەڵمانن دەیگوت منداڵ بە پێچەوانەی گەورەکان جیاوازێکیان هەیە منداڵ دڵی پاکە بەڵام ڕەنگە ئاگاداری جلوبەرگی خۆی نەبێت ئاگاداری قاچ و پێوانی خۆی نەبێت هەندێک جار پیسە بێت گەورەکان ڕووکەشیان زۆر جوانە بەڵام ڕەنگە دڵیان ئیهمالکەن هەندێک جار گەردێ بکەوتە نێو دڵیان جا زۆر مهمە فعلا دەست نوێژ هیچ نوێژێک قبول نییە بەبێ دەست نوێژ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی دەست نوێژەکەین یعنی باسی پاک و خاوێنی ئەو ئاوەی کە بۆ دەست نوێژ بەکار دێت دەبێ ئەوەندە پاک بێ تەنانەت لەو ئاوەی کە دەخورێتەوە دەبێ پاکتر بێ چۆن هەندێک ئاو هەیە هەندێک جار ئینسان ئاوێک دەخواتەوە ڕەنگە زۆریش یعنی پاک نەبێ یان هەندێک شت هەندێک خواردنەوە هەیە مەسەن ماستاو دەخۆیتەوە وانە شەربەت دەخۆیتەوە ئەوانە دەخورێتەوە بەڵام بەوانە دەستنوێژ ناگیرێت جوان بۆ چونکە ئەوانە پاکن بەس پاککەرەوە نین ئاوی دەستنوێژ دەبێت پاک و پاککەرەوە بێت جوان یعنی لە سەرتاوە زۆر گرنگە منداڵ فێری پاک و خاوێنی بکرێت فێری ئەوە بکرێت کە تۆ کە دەچیتە ناو نوێژ چۆن نوێژ لە ناو نوێژە قسە ناکەی جوڵە ناکەی دەبێ نابێت پێیەکانیشت بە زۆری بن کە بۆنی لێبێ بۆنی گۆریە لێبێ مەسەن بۆ نوع بچیتە مزگەوتەوە وانی یان هەندێک لەو کاتێکە یاری دەکە گەمە دەکا یعنی شوێنەواری یاریەکە شوێنەواری تۆپەکە شوێنەواری ئەوە ڕۆیشتن لەسەر ئەو فریزە لەسەر ئەو مەلعەبە مەسەن بە قاچ و دەستیەوە دیار بێ ئەنی مامۆستا دەبێ ئەوەی فێرکەین کە ئەو دەچێتە بەرامبەر کوێ ڕادەوەستێ بەرامبەر کێ ڕادەوەستی کە خاڵی خۆیتی دوو ئەگە بچێتە مزگەوت لەکوێ ڕادەوەست لە چ شوێنێکە ئەو شوێنە پێ دەگوترێت ماڵی خوا ڕاست یعنی دەبێ ئاگای لە خۆت بێ ئەوە زۆر گرنگە مەسەڵی پاک و خاوێنی فێری منداڵ بکرێت بۆیە ئێمە یعنی کە باسی نوێژەکەین ئەڵێن ئەهەم گوتم منداڵ فێری پاک و خاوێنی دەبێ فعلا کە منداڵ 3000 فێرت کرد کات و 3000 دەموچاوت دەشۆیت دەموچاویشت هەموو ئەو شوێنەی کە مەسەن مووی لێ نەهاتووە باشە فێر دەبێ بۆ دەبێ 3000 مەسەن دەستم شۆم 3000 دەموچاوم ئاوی پێدا بکەم بۆ ئەوی پاک ببێتەوە بۆی خاوێن بێتەوە کەواتەوە بۆ خۆی هەنگاو بە هەنگاو فێری ئیلتیزام بە پاک و خاوێنی دەبێت دوایی
مەسەرێکە باسی پاکخاوێنی کرا دەست نوێش بۆ نمونە جلوبەرگەکەی وانە مەرجەکە عوڕێتی داپۆشراو بێ مەرجە ڕووی لە قیبلە بێ مەرجە کاتێکە نوێژەکە بڵێن کاتی نوێش هاتبێ ئەوانی کە فێرەکەی پاشان ڕوکنەکانی نوێش کە دەچێتە ناو نوێش باش مامۆسایمە ڕاستەوخۆیەکی بە پەلەمان هەیە دەچینە لای کاگدریس و دواتر ئێمە بەردەوام دەبین بەڵێ زان و خۆشەویستان دیارە کاگدریسی پامنێرمان لە بەردەم دادگایە لە سەر سادراوانی بادیران و بەڕێوەچوونی دادگایان وەری دەگرین بزانین زانیاری چی هەیە و دادگاییکردنەکە بەکوێ گەیشت ئیدریس سڵاوی خۆی پەروەردیگارت لێبێ دادگاییکردنی سادراوانی بادینان چی بەسەر هات و چ زانیاریەکت هەیە بۆمان بگوازیتەوە سڵاو لەبێت کاک عیمران سڵاو لە هاوکارانمان بەڵێ ئێستا ئێمە لە بەردەم دادگای هەولێرین ئەمڕۆ دادگاییکردنی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بەڕێوە چوو هەڵبەتە ئەمە بۆ جاری دووەمە دادگاییکردنی ئەم دوو چاڵاگوانە بەڕێوە دەچێت کە هەڵبەتە مامۆستاشن بەڵام دادگایەکە بۆ جارێکی تر دواخرا هەڵبەتە ئەوەی کە گرینگە مامۆستا بەدەل بەرواری لە 18 ساڵی 2020 دەستگیر کراوە و لە هەفتەی نۆ دادگایەکەی دواخرا و بە جۆرێکی تر بڵێم لە دادگایەکەی خراسی مانجی نۆ واتە ئەم مانگە سی مانجدە بەڵام بە هەوڵی دادوەرەکان ئەگەر هاوکارم یارمەتی دێن بێت ئەوانەی کەوا لێرن گشتیان کە سوکاری ئەو دەستگیرکراوانن کەوا لێرن و ئەو بەڕێزانە بە هەوڵی دادوەرەکان ئەوان هەوڵێندەوە دادگایەکە هاتە 15 مانجینۆکەوە ئەمڕۆیە هەڵبەتە کە سوکاریان لێرن من دەمەوێت ئەم کە سوکاریان وەربگرم هەمیش پەرلەمانتارە و پارێزەرەکانیان من دەمێت یەشێک لە پارێزەرەکان وەرگرم کاک ڕەڤین سڵاو لێبێت هۆکاری دواخستنی دادگایی ئەمڕۆی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی بۆ چی دەگەڕێنەوە هۆکارەکەی چی بوو؟ خۆی ئەسڵ دەرین دادوەرێک مۆلەتی وەرگرتووە بەڵام ئێمە پێمان وە ڕاکردنە لە عەدالەت هیچی دیکە نییە ئەگەرنە خۆ بەسێک دادوەر دوو دادوەر لەو دادگانین دەتوانن دادوەری تر بەدیل بینن و لە جێ ئەودان و دادگاکە بەڕێوە بچن بەڵام چونکە ئێمە پێمان وایە دادوەرەکانیش گەشتنە و قەنەعەتە کە ئەمانە کەسی بێگوناحن هیچیان نەکردووە دادگایەکە پێیان ناکرێتە ناتوانن حکم بدرێن و زختیشیان لەسەرە چونکە سەرروکی حکوومەت پێش ئەوانە پێش دادگا بڕیاری لەسەرداوە ئەوانیش نازان چۆن خۆیان لێ قورتال دەکەن باش ئەم دواخستنە بەم جۆرە ئەوە چی لێ دەخوێندرێتەوە هۆکارەکەی چیە بۆچی ئەوەندە دوا دەخرێت دادگای وەکوتم ڕاکردنە لە عەدالەت ڕاکردنە لە دادوەری نەیانەوێ ئەم کەسانە حکومدەن و ناتوانن حکومیش نەدەن بۆیە هەر جار تەجیل دەکەن و بۆیە بزانن مووقفیان چ دەبێت ئەستان خۆش کاگرێبین زۆر سپاس دەکەم بەڵێ من پەرلەمانتارێکی دیکەم لەگەڵە لە پەرلەمانی کوردستان مامۆستا عومەرم لەگەڵە مامۆستا عومەر سڵاو لێبێ دواخستنی دادگا ئێوە چۆن هەڵی دەسەنجێنن مەم جۆرە کە لە ماوەی مانجێک دووجار دادگاییکردنی دەستگیرکراوان بە دوو وەجبە دواخست لە ڕووی شکڵیەوە یاساییە بەڵام لە ڕووی ناوەڕۆک و ئامانجی دادگا و پرۆسەی دادوەریەوە ئەمە زوڵمێکی گەورەیە بەڕاستی چکام دەستگیرکراوانە تۆمەتبارە بێتاوانانە نزیکەی ساڵێکە لە زیندانن ئێمە بۆ خۆی سزایەکی گەورەیە باش ئەمانە تاجری مخدرات بوون ئەمانە لە کەیسی نێودەوڵەتیەوە تێوە گلاون ئەمانە یعنی مخابراتی گەورە مخابراتەکانی دنیا بوون چی بوون مامۆسایەک داوای موچەی خۆی کردووە یعنی لێ کۆڵینەوە لەم کەیسە ساڵێکی پێویستە نا ئەمە بۆ خۆی سزادانە ڕاستە لە ڕووی شکڵیەوە دادوەرێکی تازە گۆڕاوە دادوەرێکی تازە هاتووە و ئەوی تر جەلسەی پێشوو لێرە نەبوو پێشنیارەکە دوا بکرێ بەڵام لە ڕاستی ئەمە بۆ بێزارکردنە بۆ بێڕێزی پێکردنە بۆ شکاندنی کەرامەت و ئیرادەی ئینسانە لە سنووری پارێزگای دۆک دەستا خۆش مامۆستا عومەر من هەڵبەتە بەهۆی کەمی کاتەوە بووم بۆرە دەمەوێت بسمە لای کە سوکاریان بەسشێک لەو کە سوکاری دەستگیرکرا و ڕاگیراوانەی بادینیان لێرن من دەمەوێت بسمە لایوان و قسە لە خۆیانەوە وەربگرم سڵاو لێبێت یا ئەهلە وسەهلەن ئێوە کە سوکاری دەستگیرکراوانن چیتان بینی لە نێو دادگا کە سوکاری خۆتان بینی و دۆخی تەندروستیان چۆن بوو والله ما چی نەدیتن ئەمێ هاتینە وێرە سەعەت نەهۆ بیستە شنی دەری دادگاه هاتە ڤەکردنێ ما عەدالەتە نینە چ دەولەتە سەعەت نەهۆ نیوێ دەری دادگاه شنی بێ دایرەت حکومی بهێنە ڤەکردنێ والله ما چی نەدیت ئەمە محامی دەرکەتن گوت وڵە هاتە تەجیلکردنێ جارەکادی بۆ هەیوا نزاچەندی هەیوا ده
ئەی دۆخی تەندروستیان ئێوە ئەوانتان بینی دۆخی تەندروستیان چۆن بوو؟ والله ما نادیتە بەس دۆخە تەندروستیەوان گەلک نەباشە ئەوانیان هێنا ناو دادگا دەژیرکراون مامۆستا بەدەل و ئومێد بەرۆشکیان هێنا ناو کەشمە نادیتن بەس محامیات دیتن گوت ئینا بوون هەمە هەروێ گاوێ گوتیا تەجیل بۆ خلاص بچوو گوت دادوارێک ئیجازەیە ئێوە داواکاریتان چییە لەلایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەو دواخستنانەی دادگا؟ والله دعوامە ئەوە بهێن تانا خەلکی خو بهێن تانا وان دەستە سەرکریا بهێن ملەتی بەس بلا بەس ملەتی خراپکەن بلا دەستی خوب سەر ملەتی خۆدا بین نەخوارێ ڕئیسی ئیماراتا چۆ ویستەڤالەکێ چۆ دەستێ بچیکا هەمیە ڕۆژا پاشتر کچکەکێ دەستی خۆدا بۆڤێ ڕئیسی ئیماراتاش بیر کرد نەچۆ دەستەوێ کچکە ڕۆژا پاشتر چۆ ماڵاوێ کچکێ گوت من عەفیکەن نەهاتمە دەستێوێ عزرا خۆشێ خواست ئەڤەنە ڕئیس بلا رئیست مەجی وەل خەلکی خوب کەن دەستی خۆ سەرێواندا بین نەخوارێ بلا نەکوژن شقەهرادا هەمیە کوشتن و هەمی کەس بخونە هێلا vê حکومەتێ ئەبەدەن باوەریە کەسێ vê حکومەتێ نەمایە بۆچی هۆکارەکەی بۆچی کەس باوەڕ بۆچی ئەمە تو سعکەیە چل خەلکی خۆتکەن وان دەستە سەرگیریا تو سعکێ هەمی قەیران دیف قەیرانەیەت هێن بۆ ملەتی خۆی دەرێخێن ملەتی ئەوان دوێتن خۆ سەبینن سەر ملەتی خۆ وێت فەرت کەن خۆ سەر ملەتت خۆ ئەم هەمی بینە عەبدت وان ئەم عەبدت کەسینە بەس عەبدت رب العالمینی نەڤجا ئەم عەبدینی بۆ کەسێ ڤجا ناکەش نایڤە بەس بۆ رب العالمینی مەمنون سپاس دەکەم بەڵێ کاک ئێمران ئەوە بەشەشی زۆر لە کەسوکارانی دەستگیرکراوانی بادنیان لێرن ئەم کەسەش بۆ جاریش تر دواخرا بۆ نزیک بە مانگێک و نیوی تر دواخرا نازانری جاری داهاتوو هەرچەندە من پارێزەرێکم لەگەڵ بوو ئەو پارێزەرە وتی هەرچەندە جاری داهاتووش من دڵنیام بەهۆی نەخۆشیەک یاخود هەر هۆکاریش ترەوە بێت دادگایەکە دووبارە دوا دەخرێتەوە بەڵام تاوکو ئێستا بە فەرمی دیار نییە دادگایەکە جاریش تر دوا دەخرێتەوە یاخود دادگایی دەکرێن ئەوە دەمێنێتەوە کات یەکلایی دەکاتەوە کاک ئێمران کاگە دریز دەست خۆش بێ زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ زان و خۆشەویستان دەگەڕێنەوە لای تەوەرەکەی خۆمان نەویش گرنگی فێربوونی نوێشە پرۆژەی فێرکردنی نوێش بە منداڵان لەگەڵ مامۆستا حەسەن بەردەوامی پێ دەین مامۆستا حەسەن پێشەوە پرسیاری ئەوم کرد حەزەکەم وەڵامەکەی وەرگرمەوە چینە و شتانە ئەو ڕوکنانە چین کە بۆی کە نێژێکی بۆ خوا دەرچیانی نێژەکەمان بەتاوی دەرچێت چییە بێسەرەتا فێری مناڵ بکرێت لە ناو نێژەکە بۆ من فاتیحاکە ڕوکنێکی سەرەکیە لە ناو فعلا عندێک شت هەیە کە واجبە لە نێو نوێژدا ئینسان کە دەستی پێکرد دەبێت گەورە و گچکە پێ و پابند بێگینا نوێژەکەی تەواو نابێ ئەوەی کە پێدەوترێ ئەرکانی نوێژ ئەرکانی نوێژ طبعا ئەو لە شروطەکان باسی دەستنوێژ و ئەوانەمان کرد ئەرکانی نوێژ کە طبعا یەکەم شتیان بریتە لە نیەت سەندەبی نیەتی هەبێ کە نوێژەکە پاشان تەکبیرەی ئیحرام کەم الله ئەکبەر کە واجبە پاشان وەستان ڕاوەستان قیام خۆی ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ اینجا خوێندنی فاتحە ئەمەش ڕوکنە و چوون بۆ ڕکوع ڕوکنە و مانەوە یعنی طمأنینە لە ڕکوعدا وەتە نەکەر ئەوە بچێتە ڕکوع هەڵسێتەوە بەڵکو بمێنێتەوە لای کەمی بە ئەندازەی ئەوەندە بتوانێت بڵێ جارێک بڵێ سبحانە ڕەبی العەظیم وبحەمدیه پاشان هەڵسێتەوە هەڵسانەوە لە ڕکوع هەر ڕوکنە بژمێنێتەوە ئەعتیدالی تێدا بکە تێدا ڕابەستێ بڵێن پاشان بچێتە سەجدە سەجدەی یەکەم هەڵسانەوە لە سەجدەی یەکەم چوونە سەجدەی دووەم ئەمانە ڕوکنن ڕوکن هەر یەشێک لەو ڕوکنانە ئەگەر نەبوو نوێژەکە بەتاڵ دەبێتەوە یعنی ئەگەر کەسێک لە بیری چوو بۆ نمونە فاتحە بخوێنێت بۆ نمونە کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ ئەوە هیچ شتێک قەرەبووی ناکاتەوە بڵێ من نەمخوێندووە سەجدەیەکی سەهوی بۆ دەبا مەثەڵەن قەرەبووی دەکاتەوە دەبێت لە بەرامبەری ئەوە کە ئەو ڕوکنێنە کردووە دوایی پێشی ئەوە سەلام داتەوە ڕەکعاتێک زیادکە ڕەکعاتێک وەکو قەرەبوو بۆ ئەو ڕوکنەی کە لە دەستی چووە خۆ ئەگەر بە عەمدی ڕوکنەکە دەکات نوێژەکەی بەتاڵ دەبێتەوە بەڵام ئەوە لە حاڵەتی سەهو باش ئەمانە پێویستە طبعا فێری نوێژ منداڵ بکرێ باشە مامۆستا پرۆژەکەتان بە ناوی نوێژ ڕۆشنایی چاومانە ئەم جۆرە پرۆژانە لە نێو مەڵبەندی کۆمەڵی دادگیری بەردەوامی هەیە ئەم پرۆژە پەروەردەیانشتان هەیە جگە لە کارە سیاسیەکە طبعا حزبی ئیسلامی بەگشتی باز لە کۆمەڵ بکەین بە تایبەتی
یەکێ لە جیاوازیەکانی لەگەڵ حیزبی دیکە طبعا حیزبی ئیسلامی بەراورد ناکرێت بە حیزبی علمانی بە جۆرێک چونکە حیزبی علمانی بە پێچەوانی ڕۆت سای دەڕوە ئەو لە شەرقە و لە غەربە یعنی حساب جیاوازی نێوان ئیسلامی و علمانی جیاوازیەکە فکریە سلوکیە ئەخلاقیە مەبدەئیە دنیا و قیامەتیە بەس حیزبی ئیسلامی و حیزبی نیشتیمانی بۆ منە جیاوازی حیزبی ئیسلامی لەگە حیزبەکانی تر ئەوەیە حیزبی ئیسلامی بەس سیاست ناکە ئیشی واجبی حیزبی ئیسلامی بەس بریتینیە لە منافەسەکردنێکی سیاسیانە بۆ بەدەستێنانی کورسی بۆ هەر ئەوە نییە بەڵکو ئەو منافەسە سیاسێکی لە خزمەتی بەشەکەی دیکەیە کە بریتە لە باگەواز و پەروەردە حیزبی ئیسلامی شەرەفی ئەوەی پێبەخشراوە کۆمەڵی دادگەری شەرەفی ئەوەی پێبەخشراوە کە پرۆسەیەکی گرنگ هەیە لە نێویدا کە بریتە لە پرۆسەی پەروەردە بۆیە بەشێکی گرنگ لە ئەنجومەنی باڵاش بەشێکی گرنگ کە سێ بەشە یەکێ لە بەشەکانی بریتە لە پەروەردە و بانگەواز کە سێ ئەندامی ئەنجومەنی باڵا بڵێن ئەندام تێدا سەرپەرشتی دەکەن یعنی ئەو مامۆستا هەر لە سەرکردایەتی و گرنگی بە پەروەردەدا و کۆمەڵی دادگەری بێگومان لە سەرکردایەتیەوە تەوجیهاتیش دێت و شۆڕ دەکرێتە خوارەوە کە ئەندامانی خۆمان و خەڵکی دیکەش لێمان مستەفید بێ ئێمە کۆمەڵی دەستگامان هەیە کە دەستگای تعلیم و تربیەن یعنی ئێستا و پرۆژەی کە ئێمە کردمان کە نۆبەرە بوو باکۆڕەی با بڵێن باکۆرەی پرۆژەکە بوو ساڵی یەکەم بوو ومێد دەکەین بەردەوام بێ ستافی نوێی مەڵبەندی یازدەی هەولێر بەردەوام دەبن و ئینشاڵڵا ومێد دەکەین ببێتە شتێکی مرکزی کۆمەڵ بە شێوەیەکی مرکزی لە سەرتاسەری کوردستان بە میکانیزمێکی شایستە کە خۆیان بە باشی دەزانن جێبەجێ ببێ ئەو پرۆژەیە ئەگەر بەشێکی بریتی بێ لە منداڵانی ئەندامانی کۆمەڵ خەڵکێکی تری تێدا بووە کە بێگومان کۆمەڵ نەبوون بەڵام تێدا مستەفید بوون ئیتر کۆمەڵ ئەوەی دەوێت مامۆستا وەکو هەندان ئێوە وەکو کۆمەڵ و مەڵبەندی کۆمەڵ دیاریش دەبەخشنەوە منداڵانەی کە بە تەواوەتی ئومێدمانە بەڵێ ئینشاءڵڵا ئەنجام داوە ئینشاءڵڵا طبعاً مەبەستمانە کۆمەڵ مەبەستێتی کە خەڵک بەڕاستی ئێستا کۆمەڵگە تاک خێزان کۆمەڵگە بە ئاراستەیەک دەبردرێت واتە دەسەڵات چونکە کۆمەڵگە کە باش بوو دەسەڵات باشە بۆیە باشە کۆمەڵگە کە بەرەو خراپ دەڕوا ئەخلاقی دادەڕمێ ئینسانیت کەم دەبێتەوە دۆستایەتی خۆشەویستی خزمەتی ویجدان ئەمانە کە نامێنن خەلەلەکە سەر و چاوەکەیەتی دەسەڵاتە جا بۆیە ئەگەر خەڵک ئێستا بۆ نمونە گلەی هەبێ لەوەدا کە بڵێ لە ڕووی ئەخلاقەوە ئێمە حاڵمان خراپە ویجدان کەم بۆتەوە ئینسانیت نەماوە خزمەتی نەماوە ئێمە پەروەردەمان بەرەو خراپی دەڕوا منداڵەکانمان لا سار دەبن خێزانەکان شیرازیان تێکچووە ئەگەر گلەی ئەوان هەیە نابێ وا بزانێت کە کەسێک لە ئەمریکا لە ئەوروپاوە خەریکە کاری وا دەکا ئەوە خەلەلەکە لە دەسەڵاتە دەبێ محاولە بکە ئەم دەسەڵاتە ڕاست ببێتەوە بەوەش کە بەتابەتی ئێستا مەثەن پرۆسەی دەنگدانە کەسێک گلەی هەبێ هەر کەسێک گلەی هەبێ لەوە کە لە وەزعی لە هەر بوارێک لە بوارەکانی ژیان لە کوردستان نابێ جارێکتر پشتیوانی دەسەڵات کاتەوە بۆ چونکە ئەوە بەرهەمی دەسەڵاتە ئێمە ڕەغمی ئەوەی کێستا دەگوزارێت دەتوانین بڵێن حزب ئیسلامیەکان نیان گوزاراندەوەی کێستا ڕێژەی تەڵاقار و تازە لەبەر دادگا بینیمان ئەنی چەندێک کە سوکاری زیندانکراوی بادینە دەبێت دوو هەندە ژنومێر دەبینی کە لێک جیا دەبنەوە بەردەوام ئەگەر سەیری دادگاکان بکەیت ئەوانە بەرهەمی کێیە ئەو تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی ئەو داڕمانی ئەخلاقی کە هەبووە ئەو شانیازانی کە کورد هەی بووە کۆمەلگەی کوردی هەی بۆ خێزانی کوردی هەی بۆ کە خەریکە لە ئەسمانەچێت کە دادەڕمی ئێستا تاک بە تاکی ئەوانی کەمێک بیرکردنەوەیان هەیە دەزان لێ ناڕازین دەڵێن وەزعمان بەرەو خراپی دەڕوا کە بەرەو خراپی دەڕوا سەبەبەکە چیە سەبەبەکە دەسەڵاتە ئەی یعنی شتەکە بەو جۆرەیە كيفما يولى عليكم تكونوا والناس على دين ملوكهم دەسەڵات خەلەلەکە لەوێدایە ئێمە ئەگەر بمانەوەی دەسەڵات ڕاست بێتەوە نابێ پشتیوانی بکەیت نابێ دەسەڵاتیەوە بەو جۆرە بەردەوام بکەیەوە بەڵکو نەک ئیسلامیەکان لە خراپە و لەو تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی ئەوانە بەشدار نین بەڵکو ئەگەر خێرێک مابێ ئەگەر چاکەیەک مابێت دوای خوا سبحانه وتعالى فەزڵێکی زۆری بەبەر ئیسلامیەکان دەکەوێت کە مراکزی تعلیمیان هەیە تعلیم و تحفیظی قورئانیان هەیە لە سەرتاسەری کوردستان حیزب ئیسلامیەکان
نمونەی کۆمەڵ بێنمەوە کە لێوە نزیکم پێ ئاگادارم لە سەرتاسەری کوردستان ئیداعی هەیە ئیداعی قورئانی پیرۆزی هەیە لە سەرتاسەری کوردستان سنتەرێکی هەیە دەستگایەکی هەیە دەستگایەکی گەورەی وەکو نوری حکمە مثلا بۆ تعلیم و تحفیظی قورئانی پیرۆز بەخشینی با بڵێن مدرسێکی گەورەی هەیە بە ناوی مدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەریان مەولەوی کە لە هەولێر هەیە یعنی لە هەموو شوێنێک بەخشینیش بەشێکە کە طبعا بەشێکی ئەرکێکی زۆری خەڵکی سەرشانی خەڵکی سوک کردووە یعنی ئیسلامیەکان فەزلی ئەویان پێبەخشراوە کە خزمەتیان بەچی کردووە بەوەی کە شانازیە بۆ کۆمەڵگا خزمەتی منداڵەکانیان کردووە ڕۆژی لە ڕۆژان لە دەستگای نوری حکمە باسی حیزباتی نەکراوە ئابەت یعنی ئێستا بڕۆ بۆ دەستگای نوری حکمە لە هەر شوێنێک دەڕۆی لە هەر لەقەیەکی دەڕۆی تەماشایکە ئەو خەڵکەی کە دێن منداڵەکانی دێنێ بۆ دەستگاکە ڕەنگە سەتا زیاتر لە پەنجای خەڵکی دیکەی دەرەوەی کۆمەڵ بێت ئێوە بەڵگەی لەسەر چی ئەوە بەڵگەی لەسەوە کە خەڵکی دیکەش متمانە بە ئیسلامیەکان هەیە یعنی ئیسلامیەکانن کە مثلا تەلەڤیزیۆنیان هەیە تۆ ئەتوانی بە ئاسوودەیی لە نێو خێزان و خانەوادە کە میوانت هەیە تەلەڤیزیۆنی بۆ من ئیسلامیەکان تەلەڤیزیۆنی کۆمەڵ بکەیتەوە و مەترسیشت نییە لەسەر ئەوە کە بڵێ شتێک باز بکرێ شتێک پیشان بدرێ دەست و خۆش بێ مامۆستا زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان ئەوە تەوری نوێژ ڕۆشنایی چاومان بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن بۆ هیوای هەموو لایەک منداڵەکانیان ڕابێنن لەسەر نوێژکردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران نەمیر و میوانەکەشی لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوون بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیم کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ